بێهیوایی باڵی بەسەر تەواوی چین و توێژەکاندا کێشاوە، تەنانەت بازاڕەکانیش کەش و ماتن و جوڵەی بازار بە تەواوی پەکی کەوتووە. لەگەڵەوەشدا کاسبکاران و هاوڵاتیان هیوایان بۆ باشبوونی بارودۆخەکە نییە. خەڵک بەڕاستی هیلاک بوو، یانی دەسەڵاتێک بەم هەموو توانە و خۆتەی خۆیەوە تا ئێستا نەتوانێت بژێوی ئەم خەڵکە دابین کات. بەتر لە چینایە لە تەقینەوەیە با بزانین، یانی لە نوتکەی تەقینەوەیە لە ئینفیجارای خەڵک بتەکە دۆ بەسەر و چاوێنە. ئەنی معقول نییە تۆ وەرەمە ئەمە ژیانی بێ بڕێوە کابرا پاری چایەکی پێ نییە، عیزەت و نەفس و کەرامەتی خۆی ناشکێنێ، تێگەی کەرامەتی خەڵکیان شکاندووە بەم هەموو سەروەتە و سامانەوە کاکە گیان. باش نییە بەڕاستیەکەی خواگای لێ خەڵکەیە دینارێکی پێ نییە. مامۆسایە هاتووە داوای 30,000 کردووە، ئاگادارم لە بەڕێزێک 30,000 پێداوە، 30,000 دەیان جارە خۆیە تۆ بۆ لای کابرا لێ داوای لێبوردنەکەم 30,000ەکەم پێ نیە بۆ بگەڕێنمەوە. یعنی مامۆسایەک ئەگەر معاشی هەبێ تەنەزولەکە بۆ 30,000، یعنی ئەو پەڕی وەچی خەڵک خراپە بەخوا. وڵی کاک سامان بە عام خەڵک هەمووی بێهیوا بووە بە زۆری لەم بێمەعاشی لێم بێپارەی و بۆ کابرا دەوری هەفتا ڕۆژە مەعاشی وەرنەگرتووە. کابرا ژیانی لەسەر ئەم مەعاشەیە. جارێ بە تایبەتی شەڵەبجەی خۆمان زۆربەی زۆری لە بڵێم لە 180 مەعاشخۆرە لەوە ناچێت درۆ بکەم. هەمووی لەسەر ئەم مەعاشە بەنە کە مەعاشەکە نەبوو، هەمووی بێهیوا بوو، هەمووی بێ ئیش بوو، هەمووی بێزار بوو، هەمووی بێتاقەت بووە. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە ئاسوێک بۆ ڕێکەوتنی نێوان نێرێم و بەغداد نییە. فەرمانبەران و موچەخۆرانیش تەواو بێئومێد بوون و مامۆستایەک دەڵێت دۆخی بژەوی ژیانمان لەم کاتە خراپتر نابێت. هەمووی بێئومێد بووە، یعنی وای لێ هاتووە خەڵک تااقەتی هیچی نەماوە، یعنی سەکەیتە بازاریشەوە بە ناومێدیتە بازارەوە، ناتوانانی ئەو شتە بکرد کە ئەتەوێ، تەنا ئەو شتانە توانی بڕی کە ها ژیانێکی ڕۆژانە کە خەڵک پێویستی تایبەتی هێنا هەندێک شتەیە کە حەزەکەی بیکڕی بۆ مناڵەکەش و ناتوانانی لەبەرەوەی کە زروفەکە وای لێ هاتووە بەپی پێی دەتوانانی شتەکان بکڕیت. نزیکەی 3 مانگە موچە دابەش نەکراوە وەرەمی کوردستان بە قەیرانێکی ئابووری و دارایی قورسدا گوزەر دەکات. موچەخۆرانیش دەڵێن حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم خەڵک و فەرمانبەرانی هەرێمی کوردستانی داوەتە دەست چارەنووسێکی نادیار. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.